کاکاوار دوانە خۆشیتان بێت کوژراوەکە چی جەنابتانە و چیتان زانیاری هەم زاوامانە هەم ناسیاویشمانە لە دوێنێەوە بۆی ئەگەڕێین ئەمڕۆ بە کوژراوی هەر لە ناو تەکسیەکەی خۆیان دۆزرایەوە لەسەر ڕێگەی عەربەت سلێمانی خراپە ناو سنووقەکە و ئاسەواری ئەڵەن چوار فیشەکی پێوە دیارە سکاڵاشمان تۆمار کردووە ئەم کەسە پێشتر کارمەندی هێزەکانی ناوخۆ بوو لەسەر خواسی خۆی تەقاوت کردووە ئیسە پیشەی شۆفێری تەکسی بوو خێزاندارە؟ خێزاندارە بەڵێ خاوەنی سێ مناڵ کێشەی لەگەڵ هیچ کەسێکە کێشەی لەگەڵ هیچ کەسێکان نەبوو ئێسایەوە سکاڵاتە تۆمار کردووە؟ بەڵێ سکاڵامان تۆمار کردووە لایانی پەیوەندیدار هەڵساوە بە ڕێکارە یاسایەکە تەمەنی چەنە؟ تەمەنی 45 ساڵێک باشە ئەوەی کە هەبوو دوێنێ کە دیار نەبوویەوە بە دووادە چوون؟ بەڵێ بە دووادە چوونمان زۆر کرد هەموو شوێنەکان گەڕاین هەموو شوێنەکان گەڕاین دەنگی نەبووە ئەمڕۆ دۆزرایەوە ئێزەمنیەکان باسی چیەکەن؟ چیان بێوە وڵی ئیسە بەس حاڵی لە کۆڵینەوە دەستی پێکراوە جێڵین بۆ ڕێکارە یاسایەکە ئەم کەسە خاوەنی چەند مناڵە؟ خاوەنی سێ مناڵ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ سەر لە ئێوارەی ئەمڕۆ تەرمێک لە نزیک گەڕەکی ژاڵە دۆزرایەوە کە ئاسەواری فیشک بە جەستەیەوە بووە کە لە ناو تەکسەکەی خۆیدا تەرمەکەی دۆزراوەتەوە بەپێی ئەوەی کە ئەم بەڕێزە قسەی کرد کە خزمەتی باسی لەوە کرد کە لە دوێنێەوە دیار نەماوە ئەوەی کە هەیە کە سەر لە ئێواری ئەمڕۆ تەرمەکەی لە ناو تەکسەکەیدا دۆزراوەتەوە پێشتریش لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ کارمەند بوو لە بەخواستی خۆی خانەنشین کردو سەرقاڵی کاری تەکسی بوو بۆ پێوی باسی دەکەن کە هیچ کێشەی لەگەڵ کەسدا نەبووە تەرمەکەی هێنرایەت پزیشکی دادی لە سلێمانی تۆکاری بۆ جەستەکەی کرا و لە ئێستادا هێزە ئەمنیەکان سەرقاڵی لێکۆڵینەوە بە دووادار چوونن لە سەرم کەیسە و بەڵام تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی لەلایەن هێزە ئەمنیەکان و لانی بەرپرس لەم بابەتە بڵاو نەکراوەتەوە بەڵام ئەوەی کە هەیە تەرمێک لە ناو تەکسەی خۆی بەپێوەی کە ئەم کەسە خزمەتی باسی لەوە کرد کە لە ناو سنووقی تەکسەکەیدا دۆزراوەتەوە بە کوژراوی و شوێنەواری فیشک بە جەستەیەوە دیارە.